بەڵێ بەڕێزان هەر لەسەر خۆپشاندانەکانی دوێنێ شەوی ئێران و کە ئەمڕۆژ ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی لە سلێمانیەوە لە ڕێگەی سکایپ شڕۆڤەی ئەم خۆپشاندانانە بکەین. کاک عەلی سڵاو لێبێ ئەم کاتت باش. سڵاو لە خۆتان و جۆگران و بینەرانی بەڕێزی سەرتیوی دەکەکەت زۆر باش وازەح نییە. بەڵێ ئێستا چۆنە کاک عەلی گوێ لە دەنگمە بەباشی دەنگمە گاتە تۆ زۆر باشە. کاک عەلی لە دوێنێ شەوەوە دوای بڕیارێکی حکوومەتی ئێران بۆ گرانکردنی نرخی بنزین کە وەک هاوڵاتیان لە خۆپشاندانەکان ئاماژەی پێدەکەن دەڵێن نرخی بنزین سێ بەرامبەر بەرز بۆتەوە. ئەم خۆپشاندانە لە دوێنێ شەوەوە چەند شارێکی ئێرانی گرتەوە سەرەتا لە تاران دەستی پێکردووە. ئەمڕۆ بە گوێرەی زانیارەکان چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستانیشی گرتوتەوە. پێ دوای ئەم خۆپشاندانانە تا کوێ دەڕۆن بەرەو چه ئاراستەیەک دەچن؟ زۆر سپاس کاکە فەرمان، سڵاو بۆ بینەرانی بەڕێز. حەقیقەتەوەیە کە لە پێش هەموو شتێکیدا ئەمن دەستخۆشی لە گشتگەلی گەلانی ئێران دەکەم، دەستخۆشی لە هەموو خەڵکی نەتەوە جیاوازەکانی ناو ئێران دەکەم بۆ ئەوەی کە بەڕاستی ئەوەی کە دەبوو لە زۆر پێشتر و لە زۆر وڵاتانی عەرەبی پێشتر کە چەند ساڵێکە ڕاپەڕین و شۆڕشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی عەرەبی و ئەفریقایەکی گشت ئەویان کردووە بەڕێوە دەچن. دەبوو زۆر زووتر لە ئێران کە بەڕاستی بۆتە ماکەی ئاشوب و ماکەی ناخۆشی هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەوە تا دەبینین کە ئێران دەستێوەردانی لە عێراق، لە یەمەن، لە لوبنان بە حەدێک گەیشتۆ کە میلەتی ئێران، خەڵکی ئێران هەمووی بەگشتی ناڕازین لەوەی کە دەزانن پارە و پولی ئەوان دەڕوا بۆ شەڕی بۆ پشتیوانی لە بەشار ئەسەد، دەڕوا بۆ سووریا، دەڕوا بۆ یەمەن، دەڕوا بۆ حیزبوڵڵا لە لوبنان. خەڵکی ئێران گەیشتۆتە ئێسقانی ئەوان میلەتێکی وڵاتێکی فەقیر نین، گەلانێکی فەقیر نین لە ئێرانێ، بەڵامەوە تا دەبینین کە بەرووبوومی ئێرانیەکان هەر هەمووی دەڕوا بۆ سادرکردنی ئینقلابی مەلاکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئەمن چاوەڕوانی ئەوەم لە مێژ ساڵە دەکرد و ئێستاش بەڕاستی وەختی خۆیەتی کە دەوڵەتی ئێرانێ لە هەموو بابەتێکەوە لە جیهاندا ڕسوا و ڕوڕەش بووە. دەوڵەتی ئێران لە هەموو لایەکەوە تووشی گەمارۆ بووە. خەڵکی ئێران ڕۆژ بە ڕۆژ برسیتر دەبێت، دۆلارێک دەگاتە 14,000 و 15,000 تمەن کە ئەوە بەڕاستی فشارێکی یەکجار سنجینە بووە بۆ گەلانی ئێران. ئەوەی کە ئەو ڕکانە لە ژێر پەردە یا بە بیان و بنزینەوە ڕوودەدا دەبوو زۆر زووتر ڕوویدابایە و من هیوادار بەڕاستی بەڵێ ببوورە کاک عەلی ببوورە هەڵبەتە بەردەوام دەبین، بەڵام دەمێت پرسیاری ئەو بکەم لە ئێستادا ماوەی زیاتر لە مانگێکە خۆپشاندانێکی بەرفراوان عێراقشی گرتوتەوە، هەروەها لوبنانیش خۆپشاندانێ. ئەمە تا چەند پەیوەندی بۆ خۆپشاندانە هەیە یاخود کاریگەری ئەو خۆپشاندەرانە تا چەند لە قسە خۆپشاندانی ئێران هەیە؟ گەلانی ڕۆژهەڵات پێکەوە هەموو بە هەموو نوعێکەوە لەباری فەرهەنگی کولتوری ئابووری و پێکەوە گرێدراوین. ئەوەی کە لە عێراق دەگوزەرێ بۆ خۆمان هەموو دەبینین کە کۆمەڵانی خەڵکی عێراق لە بەغدا و شارەکانی جنوب ڕۆژانە شیعاری دژی خامنەیی و دژی کۆماری ئیسلامی و تەنانەت مەرگ بەرخامنەیی دەدەن و دەڵام بۆ دەرەوە خامنەی و کۆماری ئیسلامیان ناوێ و خاسمی سلەیمانیان ناوێت لە بەغدا. شیعارەکان ئێمە لێرە جۆمان لێیە خەڵکانی کۆمەڵانی خەڵکی عێراق دژی مانەوەی ئێران و ئەو داپرۆسینەی ئێرانن کە لە عێراق دەیکا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئێران عێراقی دۆشیوە بە مەلاین و میلیارد دۆلاری پارەوە کێشەوە کردو بۆ خۆی و میلەتی عێراق لە فەقر و بەدبەختیدا دەژین. ئەوەیە کە ئەوانە هەموو تەسیریان هەیە پێکەوە. ئەوە دەکەس شاراوەنیەکە ئێران تەداخل و دەستێوەردانی وڵاتانی وەکو عێراقی کردووە دەیکاوە لە یەمەن کردوێت لە لوبنان دەیکا. بۆیە ئەم پێم وابێ تەزاوراتی بەغدا و شارەکانی جنوبی عێراقی کە زۆر بەشیان شیعەن هیچ بەبێ ئەولا تەسیری دەبێت لەسەر میلەتی خەڵکانی ئێرانە و ئەمە پێم وابێ کە دەبێت ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆکانە لە هەموو میلەتەکانی دیکە لە هەموو گەلەکانی دیکەی ئێرانی زۆرتر ئامادە بێ، چونکە ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ماوەی 40 ساڵ
هی ئامان بەڵێمان بە جمهوری ئیسلامی بە کۆماری ئیسلامی نەفتووە ئەو ڕۆکانە زیاتر لە 40 ساڵە ملت ڕۆژهەڵاتی کوردستان دەچەوتێتەوە لە ژێرباری زوڵم و زۆری ئاخوندەکانی تاران و قوم و مەشهەددا کوردستان خەڵکەکەی بێنە سەرجاددا و دیفاع و هاوسۆزی بکەن لەگەڵ خەڵکی شارەکانی دیکە کە ئەوڕۆ بەیانی بەخۆشیەوە بیستم کە خەڵکی شارەکانی کرماشان و ئیلام هاتوونە ژێر لەگەڵ ئەو تەوژمە کەوتون کە لە تاران و شارەکانی دیکەی ئێران دەستی پێ کردووە. ئەمن هیوادارم کە ئەم قەیرانی بنزینە ببێتە بنزین پێداکردنێک بە شۆڕشی گەلان لە ئێرانە. بەڵێ زۆر باشە کاک عەلی تۆ باسی خاڵێکت کرد دەمێ هەر لەسەرم خاڵە ڕاوەستین تۆ باسی ئەوەت کرد کە دەستێوەردانەکانی ئێران هۆکار بوونە بۆ خۆپشاندانەکانی عێراق و ئایا تەنانەت تەنها ئێران بووە یان تورکیاش باماشێوە دەستێوەردان لە خاچە عێراق دەکا ئایا پێدوانیە ئەم خۆپشاندانانە تورکیاش بگرێتەوە؟ هیوادارم بەڕاستی هیوادارم تورکیاش لە مێژە وەکو ئێرانە کەوتۆتە ژێر ئەوەی کە بەڕاستی میلەتەکانی خۆی جاڕز کردووە کورد و تورک لە تورکیای جاڕزن کورد و تورک لە تورکیا کەوتونە ژێرباری دیکتاتۆریەت وردە تورکیا ڕووی ڕاستەقینەی خۆی نیشاندا بە جیهان کە وڵاتێکی دیکتاتۆری سەرفە لەگەڵ ئەوەی کە کۆمەڵک بنەمای دموکراسی و شتیوا لە ساڵانی پێشۆوە لەمانکول لە تورکیا بەرقەرارە بەڵام ئەو ڕۆکانە لە ژێر سایەی حکوومەتی ئۆردۆغاندا ئیسپاتی کرد نیشانیدا کە وڵاتێکی دیکتاتۆر زیاتر نییە و حەقی ملەتەکانی خۆی دەخوا و ئازادی و بنەماکانی ئازادی و ڕای دەربڕین پێشێل دەکا و خەڵکانێکی زۆری لە سجن کردووە بۆیە ئەمن پێم وابێ هەمووی ئەوانە پێکەوە بەسراونەوە و زۆریش باشە بە وەختی خۆیەتی کە ئەو ڕۆکانە خەڵگەلانی ئێران دەستیان کردو لە دوێنە شەویەوە و هیوادارم کە پەرەی پێ بدەن و ویست و داخوازیەکان لە ویست و داخوازی هاتمە خوارەوەی بنزین بڕاتە سەرتر بۆ ویست و داخوازیەکانی ئازادی زیندانیەکان و تەواوی گەندەڵی و بە مەحکەمکردنی بە مەحکومکردن و بە مەحکەمە کێشانی هەموو سەرانی کۆماری ئیسلامی کە بەروبوومێکی زۆری میلەتیان تاڵان کردو و بە مەلاین دۆلاریان شتۆتەوە و بە قەولی خۆیان پولشوری دەکەن و دەیبەنە وڵاتانی ئوروپایە بۆ نەوە و کسەکان و فڕەکانی خۆیان بۆیە ئەمن پێم وابێت تورکیا دەستێکی گەورەی هەیە لە عێراقێ و دەبێ ئەو تەزاهورات و ئەو هەستانی میلەتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە مێژدە چەند ساڵێکە وڵاتانی عەرەبی گرتەوە وەکو تونس و سوودان و وڵاتانی یەمەن و میسر و چوزانم لیبی ئەمن پێم وابێت دەبێ ئەو ڕۆکانە ئیتر ماکەی ئەسڵی مەرکەزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران و عێراق و تورکیایە دەبێت دەست پێ بکەن وە گەلانیان خۆیان ئازاد کەن لە ژێر زنجیری دیکتاتۆرەکان و لە ژێر زنجیری سەرڕۆیەکان کە بە تەواوی ئەو میلەتانە دەدۆشن و ئەو میلەتانەیە تووشی فەقر و فەقیری و هەژاری کردووە هیوادارم لە تورکیاش ئەوە دەست پێ بکات و لە ئێران وردە ویست و داخوازیەکان بەرە ویست و داخوازی سیاسی و ئاقیەکی زیاتر بچێت و ئەبەوە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەموو سەرانی کۆماری ئیسلامی ڕووبکەونە ژێر مەحکەمەی میلەتی و خەڵکان و گەلانی ئێرانی. بەڵێ بۆ عەلی کەریمی چاودێری سیاسی زۆر سپاس بۆ تۆ کە بەشێکی ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لە ئەستێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ شڕۆڤە و زانیاریەکانت. کاتێک خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوام دەبین دیار